هەشتا ساڵە لە عێراق و هەرێمی کوردستان داوای قوتی ژیان دەکات، بەڵێ هەر لەو شاری هەولێرە بوو شوعیەکان هاواریان دەکرد نانی میلەت دابین بکرێ، ساڵح جەبری ئیحدام بکرێت. ئەمڕۆ کە بە هەمان مەبەست گردبووینەوە لە شاری هەولێر داوای نان کار ئازادی دەکەین، ئێستا کەش داوا لە هاوڕێشنۆ دەکەین ئەندامی کۆمیتەی ناوەندی حیزبی شیوعی کوردستان و بەرپرسی کاری جەماوەری کۆمیتەی پارێزگای هەولێری حیزبمان ڕاگەیاندراوی مەکتەبی سیاسی حیزبمان دەخوێنێتەوە با بفەرموێت. بەخێر بێن بۆ ئەم گردبوونەوەیە. ڕاگەیاندراوی حیزبی شیوعی کوردستان دەبارەی گرانکردنی نرخی نان و سوتەمەنی لە پێناو نان و ئازادی و شکۆمەندی هاوڵاتیاندا تێدەکۆشین. لە هەنگاوێکی پڕ پێشبینکراودا لە چوارچێوەی سیاسەتی ئابووری پیادەکراوی حکوومەتی هەرێمی کوردستان کە ڕێبازی ئابووری بازاڕی بەربەرەڵای گرتۆتە بەر، نرخی کڕینی نان لە بازارەکاندا بەرز کرایەوە و لە جیاتی 6 نان بە 1000 دینار دەفرۆشرێت. بیانووی نانەوەخانەکانیش بۆ بەرزکردنەوەی نرخی نان بۆ هۆکاری بەرزبوونەوەی نرخی سوتەمەنی و ئار بەهۆی نەبوونی پاڵپشتی حکوومەت بۆ نانەوەخانەکان دەگەڕێنەوە. بەرزبوونەوەی نرخی نان لە کاتێکدایە کە بەگشتی نرخی سوتەمەنی و بەنزین و گاز سەرەڕای دابەزینی کوالیتیەکەی گران دەبێت، جگە لە زیادکردنی باج و ڕسومات لەسەر هاوڵاتیان کە هاوکاتە لەگەڵ داوازی و کەمتەرخەمی حکوومەت لە دابینکردنی خزمەتگوزاری گشتی وەک نان و کارەبا، ئاو و کارەباش. کارکردنی حکوومەت بۆ فراوانکردنی کەرتی تایبەت لە بواری تەندروستی و خوێندن خۆدزینەوە لە بەرپرسیارەتی و کۆمەڵایەتی. حیزبی شیوعی کوردستان سەرەڕای دەربڕینی پاڵپشتی خۆی بۆ داوای دەستەبەرکردنی سوتەمەنی و کەمکردنەوەی نرخی ئار بۆ نانەوەخانەکان، زیادکردنی نرخی نان بە هەنگاوێکی یەکجار نەرێنی دادەنێت و دەچێتە سەر سەرجەم هەنگاوە ئابوووریەکانی حکوومەت کە باری ژیانی خەڵکی هەژاریان قورستر دەکات. بۆ بەشێکە لە سیاسەتی لیبرالیزمی نوێ کە گەشەپێدان و چاکسازی ئابووری دابین ناکات. حزبمان جارێکی دی بەڵێن بە جەماوەری گەلەکەمان دەدات کە لە پێناو نان و ئازادی و مافی ڕەوای هاوڵاتیان بەگشتی و هەژاران و زەحمەتکێشان بە شێوەیەکی تایبەت لە تێکۆشانی جەماوەری بەردەوام دەبێت و ئەرکی سەرشانی حکوومەتە کە بە زووترین کات گرانبوونی نرخی بەنزین و سوتەمەنی و پێداویستی نانەوەخانەکان چارەسەر بکات. نرخی نان بگەڕێتەوە ئاستی جاران، بەرز و شەکاوە بێت ئاڵای تێکۆشانی چینایەتی و زەحمەتکێشانی گەلەکەمان. مەکتەبی سیاسی حیزبی شیوعی کوردستان. ئامادەبوانی بەڕێز هەموو دەم شوعیەکان لەبەرەی گەل بوونا هەر هاواریان کردیا نان کار ئازادی، 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 نان کار ئازادی. بەخێر بێن هەر شەکاوە بێ ئاڵای شوعیەکان لەسەر تاسەری هەرێمی کوردستان بۆ وەدیهێنانی مافەڕەواکانی گەلی کوردستان. بەخێر بێن. ئاوڕیان بە ناوی کۆمیتەی پارێزگای هەولێرەوە بە خێراتی هەموو ڕاگەیان کارەکان دەکەن. بەخێر بێن کارچی خۆتان بە تەواوی جێبەجێکردنیە سوپاستان دەکەن. هیوادارین هەموو ئێوەش هەر سەرکەوتوو بوون لە کارەکاتان بۆ داوەڕەواکانی میلەتەکەمان لە هەموو شار و شارۆچکەکان بەخشی ئەو داواکاریەی هاوڕێیانمان بکەن بۆ سەرکەوتنی بەرنامەکانی نان کار ئازادی.